بەڕێز ڕاوێژکاری سەرۆکی هەرێمی کوردستان، بەڕێز ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری کورتبی، بەڕێز پارێزگاری سلێمانی، سەرجەم میوانانی عەزیز، هەمووتان بەخێر هاتن. بە گوڵێک خەمباری بە ڕۆحێک شانازی ئەم ئێوارەی هەموومان کۆبوو. با هەموومان پێکەوە لە حەزوری خاکدا سەر نەوین بکەین و درود بۆ ڕۆحی شێرکۆی مەزن بنێرین. فەرموبا ساکە ڕاست. درود بۆ گیانی پاکی شێرکۆی مەزن بفەرمێن. شێرکۆ تەنها هیچ خێزانێک بەشی کوردستانە. شێرکۆ ناسنامەی مەزنی ئێمە هەر لە موزی خوا پێشکەش بکات. با ئێمە نەبینەوە حەوزەی خنا، با ئێمە ئەمی قەدرزانیمان بۆ مانگە درەوشەوەکانمان ڕوون ڕەوان بێت. شێرکۆ پێکەس ئەو سەنعەتکارە بوو کە نەمانتوانی لە هونەرەکەی تێبگەین، توانای تێگەیشتن لە